سڵاتان لێبێت خۆشەویستانم کاتتان باش هیوادارم هەموو لایەک زۆر باش بن. من ئەمڕۆ لەسەر سەنگم. جا لەوەی کەش و هەوایەکەی زۆر خۆشە، هەندیر و هەناری زۆر لێیە. بەس تەمەشای ئەو هەندیرە جوانەی ئەێ بەڕا با بشخۆم. زۆر بەتامە زۆر خۆشە. گەشتیاریە سەردانی ئاشاوەی کردیە بەڕاستی کوردستان ئەوەندە خۆشە، ئەوەندە جوانە. لەسەر تاسەری عێراق خەڵک دێ و سەردانی دەکات، بەس ببینن چ خەڵکێک لێرە ئامادەیە. کامی سەرڕێگا ئەمڕۆ لەسەر سەنگە کۆمەڵێک شتی جوانتان لێرە نیشان دەدەم. هیوادارم بەدڵتان بێ و بینێرم بن. خۆشەویستان بەڕاستی ئاشاوە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە. اینجا کەش و هەوایەکەی ئەوەندە خۆشە، هەر قابلی ئەوەیە بیت و سەردانی بکەیت. هیوادارم هەر کەسێک بێتە سەرسەنگ بە دڵنیاییەوە بێتە ئاشاوە و سەردانی بکە، چکە بەڕاستی قابلیتی سەردانی بکەی شوێنێکی زۆر خۆشە. خۆشەویستان ئێستا من لە سیلاڤا شیلال ئاشاوە شوێنێکی گەشتیاریە کە دەبینین وەکو بازاڕێکە، کۆمەڵێک دوکانی زۆر جوانی لێیە، ساردەمەنی لێیە، اینجا جەلی و تەرەمەندی و نانە قەیسی و ئەوە تا تەرەمەندی و شتی خۆشی لێیە. ئەجا ئەوەی گرینگە لەو ناوچەیە ئەو بەرهەمانە هەمووی تایبەت بەو ناوچێ و هەمووی هی خۆیانە. سلااوت لێبێت چۆنی؟ ئەحواڵت باشە؟ وەڵڵە ئەمن باشم ئەگەر ئەنگۆ باش بێت. بزانم چ شتێکتان هەیە؟ هەمووی کوردە، هەمووی ئەو ناوچەیەوە نیە؟ هەمووی تایبەت هەولێرە. ئەدی سەرسەنگی خۆتان ئەی هەمووتان هەیە. باشە دەبێ بزانم ئەو کۆمەڵێک پاس دەبینم لێرە شەریکاتن وەنیان ئەوە تەنسیقتان هەیە ئێوە لەگەڵ یەکیان بە کەیف خۆیان دێن؟ پتر بە تەنسیقاتە. باشە چ ڕۆژێک زیاتر گەشتیار ڕوو لێرە دەکات؟ گەشتیاران ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە و جومعە زۆر ئیزدیعامە. باشە ئەنگۆ سەعات چەند دێنە ئێرە هەتا چەند لێرە دەبن؟ ئێمە لە حوتی بەیانی سپاسفەکەکەینەوە هەشتیم لێ دەست پێ دەکات بۆ 12 شەو هەرەوە. هەفتی بەیانێتە 12 شەو. یا ڕەبی لە شتان ساڵ بیتە. دەمراکەکەم دێ بە هەندێک شتان تاقی بکەمەوە نییە؟ خۆها بە هیچ چی ناڕۆ. گەلک جیهانیان زۆر ترش و خۆشە. ئەو دووە یانەوە؟ هەردووکیانە زۆر خۆشە. زۆر خۆشە زۆر. نەوەڵڵە دەستەکان خۆشبی دەگەڕێ بزانم چیکێ. سوپاست دەکەم دەستەکان خۆش بیتر. ئەوە بەڕاستی زۆر خۆشە. ئەوە ئاوی بنیش بۆرە بزانم ئەوە لۆ چ باشە. بۆ قۆلۆن مەعیدە بۆ سوکەری سوودی زۆر باشە. پشت خواردنە خۆیتەوە نیو ملاک نیو قاپ زۆر يعني نيو فرداغي راس بخود اي تيكيان مش قناة ما واضح علاج جرب ومعدة زور باشا باخذ استفادة ليك بنشتي أصلية
اما اصليه اصل مون هيا ونوعيش هيا رقم يك رقم دو هيا اصلي كان شيء انقول رقم سنتان هي والله اصلي كمان هبو او انما ناو ملاك يابو امان عاديه كيا تنخوش راس تقوبي او عاديه كيا وين ليش تنصاغبي ان شاء الله او دكانيتوا دور بزاني لا تتسيا او ذا سلاود لبيت حاتم او يلسر كم بخوي او بدا من اتش او ماي كم لبو بقرا بزانم اتش روجانا ساعات سندي ايره هتاتسن والله روجانا تقريبا الساعه حوتوني وهاجت ايه بياني بلى تروجك ايره زور قربارغا والله بين شمان وهيني باشا يعني زور قربارغا روجاني تريش ولا بس بو دوم هيا لا برا وين تريش هيا والله جوان بوا رنقورنك هيا كزناري جوانا ناس جوانا ابو بدر كان والله او مزور في جوان بو او بريز زلقه كل ديش ملا باير بوايا اي والله ما هي بس كم يقجوكا هو كله من دبي اذا كم يقجوكا بس انا ما تتسيت هي لير كان والله كله ايه معطر ومنظره يعني اشياء تشتهي معطر خوش يشتهي خلق ذكري او شتانا بلى من دال كيفيان بيدي وني رفايا ذكرى اي والله زور كيفي بيدي او دبان جلي كردي دبان انقو هم هر حود روجي حفتي دينا ايرا هم روجي هم روجي يعني دكاني بداخل بزينه يابا يعني تقريبا شوي حتى الصعد يوزي شو كراويا اي دي زور باشا زور سباس دكم دستان خوزي زور سباس ميوي زور خوش يعني ليلة داني وكو صعيبكي صعيبين يا بقاب دانايا بچي سدانايا چەند جوانە تەماحی دەستێ بخۆی چکەم ساعی بیکا لێرە نییە گەردەرمان ئازا بکەن خوا بەس چ بکەین کابرا لێرە نییە ئێرشیاوە بە جێشتەیە سپاس دەکەم زۆر خۆشە وەرە لەگەڵم ئەوە کای لەو کەس لێرە نییە ئەوە ئاخری دەرەجەی 3000 یعنی ئەوی زۆر بە قۆڵ بی 3000 یاڵە بزانم هەروە دەڕات 2631 2600 نا 600 ئاخری دەرەجەی 3000 یعنی هیچم نەما لەوەی تاوەکەم یعنی بە قوڵەتیش بم زۆر با بڕۆینە ژۆرێ بزانین لەوێ چ هەیە جا هەر لە ئاشاوە کۆمەڵێک شتی دیکە هەیە لەولایە هەردووکان ئەکسسوارات و شتی جوان ئەوەش قەپاتە دەنە شوێنێکی زۆر خۆشەوە بزانین لەولایە چ هەیە ئۆ ئێرە شوێنی گەشتیاریە کورسی و عائیلە لێرە دادەنیشن بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە زۆر کەشەکەی خۆشە لە بۆ سەیرانکردن و گەشت و گوزار ئەو گۆرانیە خۆشەی چانتای زۆر کوردەواری و جوان لێرە هەیە دەترسم ئازە بەخوای قسەیتی ها بێگانە ئەو هیچی تو نازانی بەس قزم و دۆشتی تو دەزانی و لێت دەدا هەر بۆتم پێتان برم لێرە شەلالێکی زۆر خۆش هەیە دەمەوێ بە دڵنیاییەوە بچمەوێن دەریش جا خەڵکی لێیە منداڵی جوانی لێیە جا با بچینە لای شەلالەکە ئاوەکی زۆر جوان لەوێ هەیە خەڵکی زۆر جوان و منداڵی زۆر جوان لەلای ئاوەکە هەروە گۆ سەبر گۆرانی خۆش لێ دەدەن
کەشەکە خۆش دەکەن لە بۆ گەشتیاران. ئەوەش ئاوەکە بووی باسم کرد وەرن. ئەو ئاوە جوانە قەت بەلاش نییە دەڵێم کوردستان بەهەشتە بەهەشت. واو ئەو بۆنە خۆشە ئەو بۆنە پڕ ئۆکسجینە زۆر زۆر خۆشە بەڕاستی نازانم ڕێنیە بەسەر بکەوم دەنە زۆر زۆر خۆشە ئاوەشی جوان لەولایە دێتە خوارێ ئەو گەڵایانە ئەو هاتینەتە خوارێ بەڕاستی ئاشاوە لە سەرسان شوێنێکی گەشتیاری یەکجگار دڵگیر و خۆش و تایبەتە. لەوەرە بچمە لای ئەو کوڕە بزانم. باسی ئەحواڵکۆ تەندروستی باشە؟ وە سەلامەت بێ. بزانم ڕۆژانە سەعات چەند دێنە ئێرە سەعات چەند دەڕۆنەوە؟ ڕۆژانە سەعات 8 بەیانێ 8 بەیانی باشە. گەشتیار بۆ بەیانی زۆر لێرە دەبیتن؟ وڵا دێن چ ڕۆژێک زیاتر؟ وڵا لە ڕۆژی جوما و پێنجشەمە. جوما و پێنجشەمان زیاتر دەی لە شستاغ بدی ئینشاڵڵا. بزانم چ شەربەتێکی تایبەت بە خۆتانە هەیە؟ بوتو؟ لە بۆ چاوان دێڵە بزانم چم لە بۆ حازر دەکەی. شتێکی خۆش خۆش باش شتێکی خۆش خۆشیش بخۆی دەخنەوە ئاوە خۆشەوە نییە؟ دەباش. ئەو لیمۆیە جوانانە خەلکی تەنک تەنکە. شەربەتەکەشمان تەواو بوو بزانم چ تێکەڵ. برتقال طبيعية بس برتقال. بس برتقال. يا ربي دستت خوش بيتن. قلق قلق خير بين. سباس الدكار. زور زور خوشة. زور. سباس الدكار. بالعكس زور زور تايبة زور زور خوشة. خۆشەویستان ئەوەی دەبینن گروپێکی گەشتیاریە سەردانی ئاشاوەی کردیە بەڕاستی کوردستان ئەوەندە خۆشە ئەوەندە جوانە لە سەرتاسەری عێراق خەڵک دێ و سەردانی دەکات بەس ببینن چ خەڵکێک لێرە ئامادەیە و کەشەکە چەند خۆش و جوانە بەس ببینن گەشتیارێکی زۆر زۆر ڕووی لێرە کردیە هەموو جۆرە کەسێکی تێدایە واتە خەڵکی زۆر ناوچەی تێدایە سەردانی ئاشاوەیان کردیە ئەو گروپەش هاتن بەڕاستی کەشەکەیان یەکجاری خۆشتر کرد. عزیزان هەر لە ئاشاوەکو دەبینین گەشتیارێکی زۆری لێ ئینجا دەمەوێت چەند کەسێک بدوێنم لەگەڵم وەرە بزانین کێ قسەمان لە بۆ دەکات. سڵاو لێبێت. سلام سلام ممنون الحمد لله باسیم باش بم حالین گفت والله زۆر باشم ئەو کەشەم دیتیە یەکجاری باش بوویمە ان شاء الله باشتر و خوشتر بم تو چۆنی باشی الحمد لله نای بەڕێزت ناو مەزوارە کاگەزوار خەڵکی چەندەری خەڵکی ئامێدیێمە خەڵکی ئامێدیە جام سەردانی ئامێدیشم کردی ئامێدی چەند جوانە چەند خۆشە سپاس دەکەم بە گەشت هاتی ئێرەیان والله بەگەشتم هاتیێمە و ئیش دەکەم لێرەش ئیش دەکەی باشە دەمێ بپرسم ئەو گەشتیاری ئێستا لێرەیە بە گروپ هاتینە یان هەموو تەخوچینێک قەسی ڕێخەڵکەکەی بەردەی بە گروپم هەستە شوێنمان دەکەن و بە ئایلیان هەیە جێ ئایلیشمان هەیە و جێ گەعدە و گروپۆمانژی هەیە گروپیشتان هەیە خزمەتی هەر تەخوچینێک دەکەین و
و قالك خيرات قالك سپاس دەکەم بە دڵنیایە و دیارە خزمەت دەکرێن لۆیە ڕویان تێکردی و بەرچەوە خزمەت بەرچەوە و هێنجی بە چاوی خۆم دەبێت بزانم چ ڕۆژێک زۆر گەشتیار ڕوو لێرە دەکاتێ وارە بوترێ ڕۆژانی خۆتبا و شەمبی و پێنجشەمبی هەینی و شەممان زیاتر گەشتیار ڕوو لێرە دەکات چ گەشتیارە ئیچ ناوچەک زیاتر لەن خاروی بغداد، بصره و موصل، بغداد. ئەی لە کوردستان؟ لە کوردستان ئیستا گروپی دروست کردووە لە سلێمانی کەرکوک و هەولێر قەسی ئەو شوێنە دەکەن. لەو شوێنەش ئەو شارانەش سەردانی ئێرە دەکەن. زۆر باشە. باشە با من پرسیارێک بکەم. هیچ ڕووداوەک شتێکی خۆش بووە لێرە کە گەشتیار هاتیوە ڕووی دابیتن مەسەلەن ئەو گروپانی کە تازە مۆسیقایان دەژەن ئەوان بە بەردەوام دێن یان ئەوانیش گروپن ئەوە گروپە و شەریکەی نزیکە زۆر بەقووەتە شەریکەی دیکەیشی هەیە بە مۆسیقا دەهێن و شەریکە هەیە جەوەکەیان زۆر خۆشە جەوەکەی زۆر خۆشە و زۆر حەزی لە شوێنی ئاشەوەیە ئاشەوە بۆ خزمەت گوزاری و بە دڵنیاییەوە بە هینیکی لێرە زۆر حەزیان لەو شوێنەیە خاصەتەن خواروی عێراقیش گەرمە ئێرە زۆر فێن کە زیاتر لێ ڕووی لێ دەکات زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بیتێ مەمنون جوانەکەتان دەکەین گەلێک مەمنون میوانی ئێمانە گەلێک مەمنون سپاس دەکەم دەست خۆش خۆشەویستانە ئەمە لە سەیرانگەی ئاشاوە ڕێگەیان نەدا بڕۆین بەڕاستی میوانداریەکی زۆر تایبەتیان کردین تەرەزومی و خواردنی زۆر خۆشیان لە بۆ ماندانایە خۆشەویستانە دەمێت زانیاریەکی گرنگتان پێ بڵێم ئایا دەزانن ئەو کۆشکەی لە دواوی منە لە پێشودا هیچێ بووە هی ڕژێمی پێشووی عێراق سەدام حوسێن بووە کە شوێنێکی گەشتیاری بۆ سەردانی کردووە یەکێک بواتە لە شوێنە گەشتیارانی کە بەردەوام هاتووە و سەردانی کردووە و تەنها خۆی و دارودەستەکەی لە بۆیان هەبوو بێنە ئێرە بەڵام خۆشبەختانە ئێستا کوردستان ئازادە شوێنێکی گەشتیاری زۆر خۆشە گەشتیار لە سەرتاسەری عێراق و کوردستان دێن و سەردانی دەکەن اینجا لە هەمووی گرنگتر دەمێت زانیارێکی گرنگتر تا پێ بڵێم لەگەڵم وەرن اینجا خۆشەویستان ئەو زانیارێک گرنگەی کە پێم خۆش بوو پێتان بڵێم ئایا دەزانن لە ڕابردوودا ئێرە چی بووە؟ ئێرە شوێنی گۆشت برژاندنی سەدام بۆ لە ڕابردوودا کە سەردانی ئاشاوەی کردووە کۆک و شوێنێکی گەشتیاری بەردەوام هاتەوە سەردانی کردووە لێرە گۆشتی برژاندەوە مەقەرەی لە دامێنی چیاکەدا دروست کردووە هیچ تێک نەدراوە و دەستکاری نەکراوە وەکو ئاسەوار کە کاتێک ئێرە نۆژان کراوەتەوە و دروستیان کردووە ئێرە وەکو ئاسەوار دەستکاریان نەکردووە و ماوەتەوە پێم خۆش بە ئێوەی نیشان بدەم ئێوەش ئەو زانیارێ بزانن خۆشەویستانم لە ناوچەی سەرسەنگ شتێکی گرنگ هەیە کە دەمەوێت بە ئێوەی بڵێم ئەویش ئەم هوتێلەیە ئەم هوتێلە لە 1946 دەست کراوە بە دروستکردنی و ڕوبەرەکەی 15500 مەتر دووجە ئەوەی گرنگە لێرەدا باسی بکەم بە ئێوەی بڵێم ئەم هوتێلە هەمووی بە بەردە شاخ دروست کراوەتە کارێکی وەها شێوە بەڕاستی ئەستەم و قورسە و دوای نزیکەی 70 ساڵ ئەو هوتێلە بەڕاستی بەرە وێرانبوون و لە ناوچوون دەچوو بەڵام ئێستا دەست کراوە بە نۆژانکردنەوەی لەسەر شێوازە کۆنەکەی و شێوازێکی ئێجگار زۆر جوانیە و بەڕاستی پێم خۆش بوو بتمەناوە تەسویری بکەین و بە ئێوەی نیشان بدەین بەڵام بە هۆکاری نۆژانکردنەوە ڕێگەیانەدا بەڵام لە دەرەوە من هەر بە ئێوەی نیشان دەدەم و ئەوەشی گرنگ بوو بەڕاستی کە بە ئێوەم گوت هەمووی بە بەردە شاخ دروست کراوە و شێوازێکی کۆنی کلاسیکی ئێجگار جوانی هەیە.
عزیزان هات بە شوێنێکی زۆر زۆر خۆش لە سەرسەنگ کە هاتی ئێرە هەموو سەرسەنگت لێوە دیارە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان و زۆر زۆر خۆشی هەیە کەشێکی ئێجگار خۆشی هەیە اینجا لەگەڵم وەرن هەندار هەنجیرەکەم لێ دیارە لە بەرامبەرمە هەنجیر ئەوها هاتە خوارێ لەگەڵم وەرن دەچم هەنجیری لێ دەکەمەوە هەنجیری خۆش سروشتی بەخۆشیم بووە ئەی ماشەڵڵا دەچم هەندێک هەنجیری لێ دەکەمەوە بە دزی ئەی ماشەڵڵا بەس تەمەشا بکەن خۆزگە دەستم بگەیشت بەلای سەرش بەس ببینن هەنجیری گچکەی جوان جوان ئەو چە هەنجیرە چ پێ دەرەن گۆتان؟ هەنجیری چیویە ئەوە لێ ئەوها جوان و ئەوەیە ئەجا ئێستا هەندێک هەنجیری لێ دەکەم و بەدەست بەتاری ناڕۆمەوە ئەو هەنجیرە جوانەی تەمەشاکەن لە کۆتاییشدا پێتان دەڵێم چەند هەنجیرم لێ کردەوە بەس تەمەشای ئەو هەنجیرە جوانەی ئەێ بەڕا بابش خۆم ماشەڵڵاه لە بەرەکەتی خوای ئەوجا لە کۆتاییدا نیشانتان دەدەم چەند هەنجیری لێ دەکەمەوە چەند وەستان ئەوجا خۆشەویستان بەس ببینن چەندم هەنجیر لێ کردەوە وەرە وەرە تەمەشاکە نزیکەی 3 کیلۆ هەنجیرم لێ کردیتەوە کو دەبی ئەتو بێ سەرسەنجی و بەدەست بەتاری بچیەوە نابی خۆشەویستانم ئەوەی ئێستا دەیبینن دەزانن لە ڕابردوودا هیچێ بووە خۆشەویستانم هەروەکو دەزانن لە ناوچەی سەرسەنگ لە نێوان هەردوو چیای مەتین و گارادا قەسرێک هەیە بە قەسری سەرسەنگ ناسراوە کە هی مەلیک فەیسەڵی دووەمی عێراق بووە لە نێوان ساڵەکانی 1953 بۆ 1955 دروست کراوە و لە کاتی هاویناندا مەلیک سەردانی ئەو قەسرەی کردووە لێرەدا پشوویداوە و ئێستاش دیمەنێکی زۆر جوان و سەرنجڕاکێشی بە ناوچەی سەرسەنگ بەخشیوە کە دەڕوانێتە بەرزاییەکانی سەرسەنگ خەڵکی ناوچەکە و هەر گەشتیارێک ئەگەر ڕوو لەو ناوچێ بکەن بە دڵنیاییەوە دێن و سەردانی ئەو کۆشکە دەکەن لە نزیکەوە بیبینن خۆشەویستان ئەوە دەیسەلمێنێت کە سەرسەنگ ناوچەیەکی گەشتیاری زۆر گرین بووە لە ئێستا و لە ڕابردووشدا وەکو پێشتر باسم کرد سەرۆکی پێشووی عێراق ڕژێمی عێراق سەدام حوسێن کە کۆشکی هەبووە لێرەوە بە هەمان شێو پێش ئەویش مەلیک فەیسەڵ لێرە کۆشکی دروست کردووە و بۆ گەشتکردن هاتوونەتە ناوچەی سەرسەنگ ئەوە دەیسەلمێنێت کە سەرسەنگ ناوچەیەکی گەشتیاری زۆر گرنگ بووە بەڕاستی ئینجا دیمەنێکی زۆر زۆر جوان و دڵڕفێن و سەرنجڕاکێشی هەیە کەش و هەوایەکی زۆر فێنکو و لەبار و خۆشی هەیە بۆ گەشتکردن خۆشەویستانم ئێستا من هاتوومەتە بۆ ناو بازاڕی سەرسەنگ کە یەکەم جار هاتم نیوەڕۆ بوو بەڕاستی چۆل بوو بەڵام ئێستا دەمە و ئێوارەیە سەبر وا خەریکە قەرەبارق دەبی و دەمەوێت پیاسێکی خۆش لە ناو بازاڕی سەرسەنگ بکەم و چەند کەسێک بدوێنم دەربارەی بازاڕەکە ئەوەش هەردووکانی پەردە و قماش و ئەوشانە سەلام عەلەیکوم باشی ئەحواڵت کووە میوانی ڕادەگری ئەی وەڵڵا کوی باشی ئەرێ وەڵڵا تەندروستیت باشە ئەوە چێ سۆپانێ هەیە چێ چێە تەماشای دەکەی لە دیێردانیشی نازانین چێ چێە خەیاڵیش دەکەم و تەماشای تیش دەکەیتە ناوی بەڕێزت گۆرە کا گۆران هەمووشت باشە الحەمدولله الحەمدولله و بزانم چەند ساڵە کاری خەیاتی دەکەیت 10 ساڵە یا ڕەبی لەش ساغبی کاری خەیاتی قورسیە زۆر قورسە ئەیکو فێر بووی لە چێ فێر بووی کوڕمەتی من دوکانی بوو چێ دوکانە کوڕمەتی من بوو کوڕی مەت ئەساد کوڕی مامەت مەت مەت چییە ئەنی دوورترە ئەنی کوڕی خیشکە بۆبی من کوڕی خوشکی کوڕی ئەو کوڕی پلکە کوڕی پلکی ئەو دوکانی ئەو بوو فێر بوومە خەیاڵی و دوکان کەری پشتی 5 ساڵ و ئێستا دوکانی منە ئێستا دوکانی خۆ بووە ئیشی خۆت یا ڕەبی لە شت ساغ بیتە دەمێ بزانم خەڵکی سەرسەنگ بەچێوە خەریکەن بەگشتی
بقشتي خلقي منطقة همو يعني هم خدان راتبن هم راتبن صدي النوط يعني خدان راتبن هر همو جيجاي كاش سياحية أبي تريش سياحي وشقة وأبشتغل باش دەمێ پرسیارێک بکەم پەردەی دەدووری وەنیە پەردە و دۆشەکە دەدووری مۆدیلی پەردەکان لەسەر خواستی خەڵکیان مەسەرەن چەند مۆدیل دوورینی پەردەی بەردەوام مۆدیلات گۆڕانکاری لەسەر دەدێت بەردەوام گۆڕانکاری بەسەر یەک دێتن وێنە پێشام دەدا دەبێت ئەم بوو من ئاوا دروست بکە ئەجا هەر وێنەکە نیشان بدەن کێشەی و تو دەیدووری بوو دەدورین و تەواو بۆی دەدووری هەر مۆدلێکی بە دوو شەک بێت یان پەردە بیت واتە ئەوە نییە مەسەلەن برێم ساڵانە مۆدیلەکان بگۆڕێت یان ئەوەش هەیە ئەوژی هەیە هەر ساڵیش گۆڕانکاری بەسەر دەدێت مۆدلەکان تۆلەکان هەر هەموو هەر چەندێک مۆدلێک سەر دەدێت ئەی زۆر باشە ئەدەبێ بزانم بازار کۆ ئێستا وەڵا ئێستا هەموو هەر نییە بازار هەر نییە چۆن دەبێت منطقە هەموو لەسەر ڕاتب ژی نییە چۆن بازار دەبێت واتە بازار لەسەر مەعاشیە بەخێر بێت مشتریشتە پەردە لە بۆ دووریە وڵا شنی نازانانی ئەمزانی عادێشت خۆی بباتەوە دەستەکان خۆش بیتن کا گۆران سپاس دەکەم بەخێر بێن لەسەر چاو گەلێک مەمنون سپاس دەکەم اینجا هەر بەردەوام دەبم لە پیاسەکردن لەناو بازاری سەرسەنگ دەمەوە ئێوارەیە و بەڕاستی کەش و هەوایەکەی زۆر زۆر خۆشە واو ئەو دیمەنە جوانەی ئەوە مەسبەحە مەزبەحێکی زۆر جوان بێمە ئەو لای بە چەند دەردا بێم کو بێم ئەخە دەرێن وەرە بنازانم کو بێم ئەوە دێن دەمان بنەکەنەوە مەزبەحی بزانمەوە چیە و ئاوە جوانە خۆشەویستان هەرە ناو بازار کاتێک دەڕۆیشتم مەزبەحەکەم بینی ئینجا ئێستا خێریکە دەچمە لای بزانم ئەو مەسەلە کووە چۆنی کیفەک شلۆنێک بەڕاستی شوێنێکی زۆر زۆر خۆشە واوە و ئاوە جوانەی سەلام عەلەیکۆم کاکە کوی باشی ناوی بەڕێزت ئوسامە کاک ئوسامە ئەو خەریکی چ بووی چ دەکرد ئەوە دەستبەحە و هاڤینە و دنیای خۆشە ئەرێ وەڵڵا دنیا زۆر خۆشە ئێرە هوتێلە؟ هوتێلە باشە گەشتیا زۆر ڕووی تێدەکا؟ نەفەری زۆرە گەلێک زۆر ڕووی تێدەکاتن یعنی خۆتبا گەلێک دەبێت زۆر بێت جومعان یعنی زۆر گەشتیا ڕووی تێدەکاتن عەرەبتینە البەغداد وەرە با بچین لای ئاوە جوانە ئەو ئاوەکەی ئەو وەرە بزانم چی دەوێتن وەرە کنە من تەسویر بکەم وەرە کنە من باشە گوتت جومعان زیاتر گەشتیا ڕوو لێرە دەکاتن ینی خودبا پێنجشەم جومعە شەموو باشە گروپات زیاتر دێن یاخود خەڵکی دیکە خەڵکی دیکەش دێن بەغداد گەلێک دێن هەمی محافەزات بەغداد هەمی محافەزات ئەی کوردستان کوردستان کێم دێن بەس سلێمانیە لە سلێمانی خەڵک سلێمانی نا بەسی دووکی کێمە باشە یاڵا بڵێ ناو کوردی دەزانی؟ تۆ کوردی عەرەبی؟ يلا عربي احكي يقرد يلا شو اسمك؟ أنس أو ناوى خوشي أنس صوتك تو علوة قولاني ملبو بري علوة ها؟ أنس أغني لبو من بلي يلا غنينا تغنينا؟ غني يلا أبويا حني إيش تغني يلا غني حتى تطلع في يوتيوب غني له زين أي غنية يعجبك أبويا حني إيش تغني؟ يلا غني يلا ولكن من ولا لا أعطي صورك يلا وري لا من دان شيء راح يصورك حتى تطلع باليوتيوب غني أبويا يلا أبويا حن لا شنو؟ إيه مو عيب يلا ها؟ شنو حني؟ أي أغنية يعجبك غني لا أنت مال أبويا الحنين يلا مال أبويا شرمي دكي؟ يلا سمين وعاس مسنون سمين وحلا أي دست خوش زور سپاس دەکەم زۆر سپاس چاوم زۆر سپاس دەستان خۆش بیت بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر زۆر خۆشە لە سەرسەنگ دەچیە هەر جێک کەژیا لەوەی کەشوهایەکەی زۆر زۆر خۆشە هەنجیر و هەناری زۆر لێیە زۆر زۆر خۆشە دیمەنەکەی زۆر جوانە هەتا بۆنی نانێکی زۆر زۆر خۆش دێتن کولێرەیە کولێرە وای مزانم ئەی ئافرەتیش لەوێ ئیش دەکات
السلام عليكم. يا رب كونا أحوالكوا يا ربي هرباز بوني ناني جرم هتا أو سري دهات كربكة شو كوي باشي أحوالك كوا تندلم خوش دبيتنا قر عفرتك دبينام لجيكي إيش دكاتن زور بي قولة دبم زور دلم بي خوشات بله؟ أو نانا قرماش أي خود دستا خوش بینانه کی گلک جوانه. جوانا منه؟ زور زور جوانه. بونی نانی لو سری دها. بله. دو یکسر هاتم. اونجا اتوشم دید یکسر گفتم بابی تمکنی. بله سر تبود. تو لکی و خریکی و کاری لکی و شولده أو شولده کی. يعني شو؟ شولمن أما شولمن نام بيجيا ومن عاملتين قال مشود كانوا. وقتا إير دكاني شوا؟ نا والله إيجارة. از إيجار. بله. دیلش الصاغ بيسك كتيبي. جلك سباز أو نانا تخم. قدني من أفريقيا. عقيات بخوف أنا مالش. جلك ممنون جلك ممنون سباس دكا. عقيات وصحة. واونانا زوانه. شد كاين لحم عجينة شد كاين. شنيشو شد كاين. إيه لحم حجينك مال أبو أو دروس ذكي. بالسرتو. دي الله لحم حجينك مال أبو دروس أو سنر مرجوانا. هويلش زوان أو هويلش بخو شد كي؟ أسبخو هويلش شد كام وغيركو شد كام ونوني شد همش كو شد كام. والله عفرتي كل كابانا. أنا والله هذا 16 صالة بشولي كام. 16 صالة. يا ربي ليش الصاغ بيته؟ باشا دم جمير كم دينا إيرا؟ سحاريا؟ إيه سحاري. سحاريا ساعات بين جوني بين حتى ساعات تهيام شو كاين. بين جوني إيه باري؟ لا يرمشش سبدية. بين جوني سبدية؟ حتى دونيو. أدي إيه واران؟ إيفوريوجي ساعات ساعتين حتى ساعات حبني بهشت. أي زور باشا. خلق واسطي زوري لسر أو قارنانا. قالك يعني شريت مقالك. ماسا. براسي إسا كم لمال ناني دروس دكا أو هردي لدير دكروي دبا. والله شد كام. أو جا أو ناني زور بيم زوان أو نية بتندوري دابدا أوها دادني فرنو دواني شانتان ددام وشي كليريا دايبا وداي برجيني. أبو سمجي كزيركا. أوش زيركا؟ قالك زيركا. كام يان زور زيركا؟ همي زيركا. همي زيركا. أبا كوري منا. كوريتوا. منا وبجي أبو سمجي. أوش فارقين يا؟ يا ربي خوالد نستينن. هر آودان بخوار الصق بدا إن شاء الله. باشا أولا لحم بحجين أدي وكيكتيا قجنيش؟ قجنيشة. قجنيش تيا. قجنيش عربي بيني كزبرة كردي بيني كزبرة. قجنيش. كاب هي ببينم. أوجي كاب ببينم تمشاكا. سرتو هذا هذا. أبا قجنيش. أوجيها؟ أبا نا. أدي. قوشتا؟ أبا نا قوشتا قجنيشة تشين العردي تشين لو بشتهين جيجي وقت الصالونات هموده. إيه. بس كنت تشكوني كم أنا بدك قجنيشة؟ وين بس تمشاكا. أو همو أنكتك جواني كرديا همو خرخر زوان نرم. يا ربي لشيان صاحبتن إن شاء الله. باي لحم بحجينا تشتاقي بكم وبظانم تشيخو. مشاو كرج دسيتن سريعة. زور زور جوانا. روجانة أنكتكي دافروشن. خدي قالكو ديت مشتريات منيتن. سيهاكو تشلاكو بنجياكو يعني ديت مشتريات. بابي مشترية. طلبي من الحين. بابي طلبة كان. طلبيها بنها كم من البوتشيكا؟ لحم بحجينا كسم خريكة وادا برجي وديتا داري طاوي من هونيا؟ أي ما شاء الله. أوي بخولة قلت سايا شي قرم والله هيتي كد ناويتن هيتي كا. واو ما شاء الله زور زور قرمة زور زور قرمة.
دەست خۆش سپاس وەی 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 ئەرە وەڵا گەلە گەرمە بە گەرمی خۆشە زۆر بەتامە زۆر خۆشە تەسەوڕ ناکەن چەند گەرم و نەرم و خۆش و بەتام و بێنگۆ ناخۆش هەموو جارە دەرێم گەردە لە مازا بکەن دەخۆم بابسمەوە پێی برێم تامی پۆ بۆ وەرم گەلێک خۆش بوو خاتون زۆر بەتامە زۆر ئەمن لە هەولێرێ هاتیمەتا سار دەبتەوە عملك لنهيت بنا ناجب مني گەلێک مەمنون بەس بەڕاستی بەتام و زۆر سپاس دەکەم دەستەکانتان خۆش بیتن لەشتان ساغ بیت ئینشاءڵڵا خوا بازارتان بدا هەر سەرکەوتوو بن زۆر سپاس زۆر خۆشحاڵ بوو عەزیزی منی سپاس دەکەم دەست خۆش خۆشەویستان لە سەرسەنگ خواردنگەیەک هەیە کە زۆر بەناوبانگە و زۆر خۆشە ئەوەی بێتە سەرسەنگ بە دڵنیاییەوە دەبێت بێ سەردانی خواردنگەی سەیتکە بکات کە شوێنەکەی زۆر خۆشە بەشێکیان زۆر بە کوردەواریدانایە پێم خۆشە نیشانتانی بدەم. هەروەکو بینیتان کە شوێنێکی زۆر کوردەواری و خۆشە پێم خۆشە بچمە لای خاوەنەکەی کە زیاتر لە نیو سەدێ خاوەنی ئەم خواردنگێ و بیدوێنە. سەلام عەلەیکۆم سڵاوت لێبێت. باشی ئەحواڵکووە عزیزی سپاس تەندروستیت باشە؟ الحەمدولله الحەمدولله ئەی وەڵڵا دەستەکانتان خۆش بیتن باشی کاکە ئەحواڵکووە بەخێر بن سەرچاوم خواردنگەکەت ناوی سەیتکەیە؟ وەڵڵاهی تەبەنە من ناوم سەید عەبدوڕەحمانە بەس کەس نەزانێت باسی وەی بکە هیچ نزانێت کەس نزانێت بەس ناوم سەیدکەیە بەڵا بچوو کاتی حتا ئێستا شورم مطعمة إيش المطعمة؟ هر لمطعم كارث كردو لو يبون ناوي روي أو يبري عبد الرحمن نازاني. أنا بقول كذا بسالي كرب كاد نزاني عبد الرحمن كذا. وقتها بس تيتك روي شينا وقت. ماشي. أجا فيهم خوش أخوارنا كتان تعقيب كم وأخوارنا فلكني وتعقيب كم وكمطعم كذا هابنا وبانجو فيهم خوش بتسمع جوريش سرجاني جوري بكم. سرجا زور بخير من. أوش مطعم كمان. مشويات رخدي أبا إيشي كباب شاد كات أبا رخدي كواليرا دانن. هم لنا برادي دادن. لا حوتش لنا برادن. أبا. خامن باوين. أو باي دعينا كنا برادا. أنت رجاني أخوارنا. أبا رجاني أبا. رجاني. زين سيدي كهيا. ورنا أولى خوشة. أبا رجانا. إيه. أو برنجا. برنج مان هي. أو بريانية. أو بريانية. لو بريانية زوانة. ورا سعدك. ورا بشام مان. ورا بشام دار ما مصطفى. ورا كعكة ورا. أو بريانية. بريانية شي زوان. ترتيبات. إيه زين شي كهيا. مرقش ماني بعم كمو. دەچم لەو شوێنە کوردەواری گۆدادە نیشم خواردنەکان تاقی دەکەمەوە باشە ڕای خۆمت پێ دەڵێم چاوت خۆش بیان خوا زۆر سپاس دەکەم فەرموو اینجا ئێستا داوای خواردنەکەمم کرد داوای بریانیم کرد گوتم بریانێکی خۆشم لە بۆ بینن لەو شوێنە کوردەواریە جوانە دادەنیشم خواردنەکەیان تاقی دەکەمەوە بە ئێوەش دەڵێم کە تامی چۆن بوو چۆن نەبووە ئەی وەڵڵا تخوا شتی کوردەواری چەند جوانە چەند خۆشە لە خۆت بە ئیسراحەت دادەنیشی چاوەڕێ دەکەم بزانم چمان لە بۆ دەینن
دەستەکان خۆش بیتن زۆر مەمنون. پێم بۆ ناخۆش خواردنەکەشمان لە بۆ هات دەستەکان خۆش بی زۆر زۆر سوپاس. ماشەڵڵا ڕەبی ئەو سفرە هەر ئاوەدان بیتن بێ هەموو لایەک ناخۆش سفرەکەیان لە بۆ هەرچی هەموو جارە تام دەکەم و زانم. بەڕاستی بریانیەکە بەتام و زۆر زۆر خۆش بوو کەبابەکەش تاقی بکەمەوە تازە هەر ناویان لێ نایمە کەباب خۆل. بەڕاستی زۆر زۆر بەتام بوو بریانیەکە و کەبابەکە زۆر زۆر خۆش بوو تاقییان دەکەمەوە وینانەکەم دەخۆم و بەردەوام دەبم. بێ هەموو لایەک ناخۆش خواردنەکەمان تەواو کرد بەڕاستی زۆر زۆر بەتام بوو و شوێنەکەیان زۆر زۆر خۆش بوو پێم خۆشە بچمە لای و دەستخۆشی لێ بکەم ڕێی خۆمی پێ بڵێ چکە گوتم دێمەوە لای باشە جا با بچمە لای سڵاوت لێ بێت چۆنی باشی خواردنەکەتان زۆر زۆر خۆش بوو زۆر زۆر سوپاس دەکەم لە دڵەوە دەڵێم عافیت بیت زۆر زۆر دەستان خۆش زۆر مەمنون زۆر زۆر سوپاس دەستەکان خۆش بیتن بەڕاستی خواردنەکەیان زۆر زۆر خۆش بوو بەردەوامدابوون لە پرۆگرام. ئازیزانم دەمەوێت چەند زانیارێکی گرنگ دەربارەی سەرسەنگ بخەمە ڕوو بە ئێوەی بڵێم. سەرسەنگ دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری دووهۆک و 30 کیلۆمەتر لێوە دوورە و سەر بە قەزای ئامێدیا ژمارەی دانیشتوانی 5,000 خێزانە و لە 23,000 کەس پێک دێت. پێکاتەی ئەم ناوچەیە مسلمان و مەسیحن لە 1953دا کۆبنەوەی کۆمکاری عەرەبی تێدا ئەنجام درراوە و لە 1955دا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی تێدا ئەنجام درراوە کە ئەوەش دەیسەلمێنێت سەرسەنگ لە ڕابردوو و ئێستاشدا چەند شوێنێکی گرنگ بووە و ئەوەی بینیشتان لە پرۆگرامەکەم سەرسەنگ شوێنێکی گەشتیاری گرنگە لە سەرتاسەری عێراق و کوردستان خەڵک سەردانی دەکات. ئازیزانم ئەوەی بینیتان پرۆگرامی ئەمڕۆم بوو لە سەرسەنگ سەردانی هەر شوێنێک بکەیت لە سەرسەنگ لی پەشیمان نابی سەرسەنگ شوێنێکی زۆر خۆش و دڵگیر بوو زۆر کەشوهایەکی فێنک و خۆشی هەبوو هیوادارم پرۆگرامەکەمتان بەدڵ بوو بێت دەمویست شتی دیکەشتان نیشام دەم بەڵام کاتی پرۆگرامەکەش هەرەوەندە بوو دەمەوە ئێوارەیە و منیش دەبێت بگەڕێمەوە هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامێکی دیکەی تامی سەڕێگا خواتان لەگەڵ هەر شاد بێت.